ئەس بە سیاسەکانی هەرێمی کوردستان و بۆ بازرگانیکردن بە نەوت و سامان سروشتیەکان پڕکردنی گیرفانی خۆیان مانەوێن لە دەسەڵات مادەی سیاسی بە کوردایەتیدا دەکەن و لە دیارترین نمونەشدا ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی و ڕیفراندۆم. هاوڵاتیانی قەزای بەردەڕێژدا دەڵێن بە ناوی کوردایەتی میلەتیان هەژار و بێکار کرد. پێویستە موچەی خەڵک دابین بکرێتن، هی مامۆستان، هی فەرمانبەران، هی پۆلیسان، هی هەموو چوینی توێژێکی ئەم هەرێمی کوردستانە پێویستە خەڵکەکە ئاش بکرێتەوە، اینجا ڕیفراندۆم دێتن، دەوڵەت دێتن، ئەمە لە پێشوازی دەبین و لە خزمەتیدا دەبی هەموو یەک بگرن بە یەک ڕێز لە بەوەی کۆمبینەوەی دەکەن، اجتیماعاتی دەکەن، دێتمە ئەنجامی باش خێر و خێرات لە بۆ ئەم ملەتەی بی، خەڵکەکە پێویستی بە گاز بی، بە غاز بی، بە نفت بی، بە موچە بی، ئەم تشتەی بۆ بکەن بۆ ئەم ملەتە بەرژەندی ملەت باشترە بەرژەندی سیاسی و حزباتی تەسک. بەشێک لە خەڵکی ئەم قەزایە پێیان وایە 25 ساڵ خەباتی کوردایەتی تەنها دروشمی لایەنە سیاسیەکانە و بە کوردی دەفرۆشنەوە و دەشڵێن کوردایەتی نەشیر بۆ منداڵەکانمان دابین دەکات و نەک زگی برسیمان تێر دەکات. وڵی بەڕاستی مزایدەکردنی سیاسی هەر لایەنێکی سیاسی کە بیەوێ خۆی لەسەر لایەنەکەی تریان لەسەر تاکێکی کورد گەورە بک بڵێ من ئەمەم کردووە یان خزمەتم کردووە بە ملەتی کورد یان بە قەومی کورد، هەموو خەڵکی کورد خزمەتی کردووە، هەموو ملەتی کورد هەر تاکێکی کورد خزمەتی بە وڵاتەکەی خۆی گەیاندووە. پێویست ناکاتن لایەنەکانی سیاسی بڵێ من خزمەتم کردووە یان نەم کردووە، پێویست بۆ شتە ناکە با ئەگەر دەیەوێ خزمەت بکە بە فەرم و خەڵکی کورد لەم نەهامەتی ڕزگارکە با فەرمێت هەوڵێک بدا بۆ دانانی موچە بۆ ئەو موچەوانی کە خوراوە، ئەو موچانەی کە بڕاوە هەوڵ بدەن موچەکانی خەڵک بێتەوە، ینی کە دەلێتن خزمەتم کردووە خزمەتی چییە؟ لەو کاتەوە هەرێمی کوردستان تووشی قەیرانی دارایی و ئابووری هاتووە، لایەنە سیاسیەکان زۆرترین مزایدەی سیاسیان بەسەر خەڵکی هەرێمی کوردستاندا کردووە. بەشێک لەو مزایدە سیاسیانەش بۆ بەرژەوەندی حیزبی خۆیان بەکاری دەهێنن. محەممەد جەلیل، کەناڵی بادیناسات، بەردەڕەش.